نامەوێت یەکێک کوردستانەکەمان پیسکە ژینگەکەمان پیسکە. ئێمە بە درێژایی نزیکەی 5 ساڵە بێ سەرەڕای چالەکەکانمان لە کاتی دەوامی ئاسایی قوتابخانەکان بیرمان لەو کردەوە کە لە کاتی پشوو و ئەو خولانەی کە تایبەتن بە پەرەپێدان بە زمانیان هەر بابەتێکی تر لە ناوەندەکانی خوێندن یاخود لە سنتەر و بنکەکانی تر خولەکانە وترێتەوە. ئێمە ئەم ساڵ تقریبان بۆ دووەمین ساڵە بێ بڕیارماندا فۆرمێکی دیاریکرا و ئامادەکەم بیدەین بە فێرخوازەکان کە حەو خاڵی لە خۆ گرتووە کۆمەڵێ چالاکی ژینگەی بەکردداری. ئێمە وتمانە تەنها منداڵ بەواچێت تێنەگا بە سمینارات و چالای بە وەرکشۆپیان هەر بابەتێکی تر خاڵمان بۆ دیاری کردووە دواتر هەڵسەنگاردنمان بۆ کردووە کە خۆشببختانە ئەم ساڵ ئێمە نزیکەی 1000 فێرخواز بە مباشیر و یاخود غیرە مباشر یاراوانی کە ئامادە بوونە یانەوانی تر کە دواتر پێیان گەیشتوێتەوە. ئێمە چالاکیەکانمان پیان کردووە ئەمڕۆ لەگەڵ خولی هاوینەی شراین پێمان باش بوو بە کردداری بینە زەی بچووک لێرە کۆمەڵێ وێڕای بڵین کۆتایی خولەکەیان ئەو چالاکیانی بە تایبەتی هەڵمەتی پاکردنەوە کۆکردنەوەی پاشماوەکان بەکردداری فێری فێرخوازەکان بکەین و تەمەنا ئاکەین ئەمە تەنها ئەم چالاکیە نەبێ ئەو فێرخوازانیان هەر کەسێکی تر چوونە هەر سەیرانگایەک بیر لەوە بکەنەوە کە نەبنە هۆکاری پیسبوونی ئەو شوێنە. ئەمڕۆ وەکو خولی هاوینەی شاین ئێمە هەستاین بە ئەنجامدانی گەشتێکی هاوینە بەڵام سەرڕای ئەوەی ئێمە کە ئێمە لە خولەکانمان نافێری منداڵەکان دەکەین ئەمە خولی هاوینەمان هەیە زمان لەگەڵ فێرکردنی قوتابخانە ئێمە سیکتەری ژینگەشمان لەبیر نەکردووەمان لە قوتابەکان کردووە کە ژینگەیان خۆش بوێت بۆ شێوازێکی کردداریانە وەکو نەریتێکی ساڵانەی شاین ئێمە لێرە جگە لەوەی کە گەشتیش ئەەکەین گرنگی بە ژینگاین و پاک و خاوێنی ژینگەش ڕدەگرن. ئەوەی کە من لێرە بینیتم دوای ئەوەی کە بەتەمان بگەڕێنەوە بۆ چەمچەماڵ لێرە خۆڵخەشەکەکە بە قوتابیەکان خڕەکەنەوە ئەمە ئامانجی ئێوە بوو لەکردنەوەی خولەکە. بەڵێ بێگومان ئێمە تەنها فێریان ناکەین بەڵکو بە کرددار پیشانیان ئەین کە ژینگەی خۆیان خۆش بێ و پاکڕای بگرن. نامەوێت یەکێک کوردستانەکەمان پیسکە ژینگەکەمان پیسکە ئەمەوێت من بڵێم بەسەی منکەن ئیتر ژینگە پیزمەکەن کێشتی فرێدا ئێوە بڵێن نابێوا بکەن ئامۆژگاریکەن بڵێن جارێتر نابێوا بکەی خۆشتان شتی فرێمەدان شتێکتان بینی لە عەرزا کۆیکەنەوە.